وصلى الله على أو بحر نور علم عرفانا تدرك غورنا غير علم الله سبحانه. تنها بناوي خوا سلام صلاة دسر پیغمبری خوا صلی الله علیه وسلم ولسر آل و یارانی بەگشتی تا ڕۆژی دوایی. خۆشەویستان و ئازیزان، لە بابەتی ئەمڕۆیە باسی بابەتی گرنگەکەین، باسی مۆزوعی خواردنی گرنگەکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خواردوێتی و ئەمری کردووە بە سەحابەکانی کە بیخۆن و بەردەوام لە سەرخوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یاخود ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وجودی هەبووە، چونکە فەرمیەتی لا يجوع أهل بيت عندهم تمر رواه مسلم. فەرمیەتی ماڵێ برسی نابن کە خورمایان هەبێ، یعنی خورما ئەو نەگرنگە. بەڵێ خورما ئەو نەگرنگە. خۆشەویستەکانم، ئێمە لە ماڵی خۆمانە کە خواردن کۆکەینەوە بەس ئیهتیمام بە زەخیرە ئادین. چیمان هەیە چیمان نییە. ئیهتیمامان بە قیمەی غەزایی نییە. ناڵین ئەم خواردنە ئەوەی تایە، ئەمەیان ئەوەی تایە، ئەمەیان پێویستە، ئەمەیان ئەبێ هەبێ، ئەمەیان بادووری خینەوە، ئەمەیان مانگی جارێ بخوری. ئەمە بەداخەوە ئێمە هیچ پەیڕۆ و پرۆگرامێکمان بۆ خواردن نییە. ئافرەتی ئێمە ئەگەر لە مەتبەخە برنجی لە سەنیتەوە باوەڕم پێ بکە دوو ڕۆژ نانی پۆ ناچێ بەڕێوە، هیچی پێ ناکرێت. چی بکاتر؟ ئەڵێ دی باشە بەیانی من چی بکەم؟ لەبەرەوە بینیت زۆربەی ژەمەکانمان ئێمە بۆ بە برنج و بەیانیش برنج و دوو بەیانیش برنج و بەبێەوەی کە بزانێ برنج چی تایە، بەبێەوەی کە بزانێ ئەمە ئیسفادەی چییە، چەند مناڵەکەی پێ ئەگەینێ، چەند مناڵەکەی گەورە ئەکا. ئەمە خەلەلێکی زۆر گەورەیە. خۆشەویستەکان، من حەزەکەم هەموو خانەوادەیەکی کورد دەمە تێبگا کاتی خۆی خۆراکی کوردەواری زۆر حەکیم بووە. ئەدی بزانم کام خواردنە لای ئێوە زۆر خراپ و قێزەون و پیس بوو، ئێستاکە نێمە گاڵتەمان پێیەکە کوردێتی ترخێنە چەنەوەر بە ترش دۆینە ئەدەی چیتر ساوەر هەموو ئەم خواردنانە خورماوڕۆن. باوەڕم پێ بکە خۆشەویستەکانم، ڕۆژێک دێ، ڕۆژگارێ دێ بەسەر ئێمەیە ئەگەر تاریخ ئەم خواردنی ئێمە بنووسێتەوە، جیلەکانی داهاتوەڵێ باوکمان ئەمانیان چۆن خواردووە، پاشە چۆن ژیاون ئەو نەکبەتانە، کورە چۆن ئەمە ڕێگەی چۆن دکتۆرەکان ڕێیان ناون بێخۆن. ئەی خۆڵێن دکتۆریشیان تیا بوو، بە حساب سەقافەتیشیان هەبوو، سەتەلایەتیشیان هەبوو، بەردەوام ڕۆشنبیری بڵاو کراوەتەوە و خەڵک ئاگای لە خواردنی خۆی بووە. قەسەم بە پەروەردگار، ڕۆژگارێ دێ لەسەر خواردنەکانمان جیلەکانی داهاتوو گاڵتەمان پێ. من مردوو ئێوە زین و بۆ چونکە قیمەی غیزائیمان نییە. سیری کە هەزارەها جیل تێپەڕی هەتا سەدەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بزانە چەند بە جوانی ئەو نەوانە ئەو خواردنانیان پاراست، چەند بە جوانی ئەو شتانە مایەوە، بەڵام هەتا گەیشتینە ئەمڕۆ. ئەزانن خواردنی ئێمە چەند تێک چووە؟ ئێوە پرسیار ناکەن ئەم هەموو سەرەتانە بۆ ئێوەزان من هەموو ڕۆژێ لە عایادەکەم بەلانی کەم و پێنج سەرەتانە بینم، هەموو قایمەیەکی عەمەلیات بەلانی کەم و بەس پێنج سەرەتانی بەس سەرەتان تایە. ئەزان بۆ لەبەر ئەوەی کە مەشاکیلەکانمان لەگەڵ خواردنایە. بەڵێ بی ئەو جەومان پیسە، بەڵام حەزەکەم بزان لە سا 80 تا 90 ئەوەی کە دێتە جەوفمانەوە تووشی نەخۆشیمانەکە چییە؟ خۆراکەکانمانە. ئەم هەموو خواردنی معەلەباتە کە حەدیث وەلا حەرەج، بڕە هەموو مارکێتێکەوە تو ئەو خوایی کوردەواری لە هەموو مارکێتەکانە، لە هەموو بازاڕەکانی خۆمانە، لە سەدادەی شتی فرێش و خۆماڵیم بۆ بدۆزنەوە. دەستان ماچەکەم، دەستم بگرن بڵێن ئەمە شتی خۆماڵێ با دڵم پێ خۆش بێ.
تەنانەت شتە خۆماڵەکانی ژۆک و خۆی نەماوە تامی نەماوە ئەو نە هۆرمۆنات و کیمیایی و دەستکاری جین و قوتو و مادەی حافیزە و ئەوەی شت تێکەڵ کراوە هیچی لە ئەسڵی خۆیان نەماوە حەزەکەم بزانن بۆیە بینی نەخۆشەکانی سەرەتانمان ئەمڕۆ بەرناکەوێ بۆیە بینی گەورەترین کێشەمان کێشەی دکتۆرەکانی مەعیدەن کێشەی ڕیخۆڵەیە کێشەی دوانزەگرەیە کێشەی کۆڵۆنە ئەمە هەمووی کێشەی خەڵکە خۆشەویستەکەم ئەزان نیوەی خەڵک بەدەست کۆلسترۆڵەوە ناڵێنێ نیوەی خەڵک بەدەستە شەموعی کە بەدەوە ناڵێنێ نیوەی خەڵک لە بەرۆگی خەوی لە ناکەوێ بۆ چکن ئێمە نازانین تەنزیمی خواردنەکانمان بکەین چەند لە ڕاستە شەقامی ئیسلام لامان داوە ئەو نەش لەسەر خوانەکەی پێغەمبەری خوا سەسان دوورکەوتوینەتەوە ئاگاتان لێ بێ ئەمە نقطەیەکی زۆر گەورە و جەوهەریە کە باسێکم لەگەڵتانە بۆیە خۆشەویستەکەم پێغەمبەری خوا سەسان ئەمری بە خۆرما کردەوە کە خۆرما لە ماڵەکانمان هەبێ هەرێکەوی سەباسیری ماڵەکەی خۆیکە بزانە چەند مان خورمای لە ماڵەوە هەیە الحەمدلە هەم نا ڕەمەزان نا باسی ڕەمەزان ناکەم یان غەیری ڕەمەزانە چەند کەس ناڵێ خورما لە ماڵەکەیە ببڕێ پێغەمبەری خوا فەرمێ ئەو ماڵە برسینی یعنی ئەگەر خورما نەبوو ماڵەکە برسیە مناڵەکانە برسین بەڵێ یعنی نەقسی قیمەیەکی غەزائیان بۆ دروستە بێ لە مادەیەکە لە ڤیتامینێکە لە خوێیەکە کە لە شتێکی ترا قەرەبوو ناکرێتەوە لە غەیری خورمایانە بێ سبحان الله لەبەرەوە بوونی خورما بوونی خواردنی خورما بەڕاستی لە هەموو شتێک زەڕورترە تکام وایە تەرکیزتان لەسەری بێ و ئاگاتان لێ بێ باشە مامۆستا خورما چی تایە ئەدەی ئێوە پێم بڵێم بزانم خورما چی تایە جارێ خورما یەکێکە لە بەتامترین حەلەویاتەکە سەیری شیرینیەکان کە بزانە لە خورما بەتامترم پێ بڵێن مەگەر حەڵواش هەر لە خورما دروست دەکرێت کەواتە خورما وەکو تام و چێش لە هەموو شتەکانی تر بەسوودترە ئەگەر چیلۆی شیرینیە قەول بێ بە $20 بێ یاخود بە $15 بێ حەقا چیلۆی خورما لەوە کەمتر نەبێ ئەو قیمە غیزایی تایەتی ئەی سەپێنێ ئەبێ خورما لە پێشەنگی خواردنەکانە بێ کە ئینسانە خوا خورما کالیسیۆمی تایە فۆسفەیتی تایە پۆتاسیۆمی تایە سەلفەری تایە مەگنیسیۆمی تایە مەنگەنیزی تایە کۆپەری تایە هەموو ئینسانەکە بێ لە ڕۆژێکا بەلانی کەمەوە دەن کە خورمایە بخوا سبحان مەقسەی من یاکاتان لێ بێ مەقسەی طبە بەلانی کەمەوە تۆ بێدەن کە خورمایە بخۆی هەموو ڕێژێ خورما ڤیتامینی تایە تایامینی تایە ڕیبۆفلەڤینی تایە ناسینی تایە فۆلیتی تایە ڤیتامین ئی تایە ڤیتامین کەی تایە خورما هەموو پێداویستەکانی لەشی لە ئینسانی تایە بۆیە ئەو کەسانەی کە بەدەست مەعیدە و بەدەست ڕیخۆڵەیانەوە ناڵێنن تەنها نظامی خواردنیان تێکچووە بۆ چونکە ئێمە ڕۆژانە 3 زاری سپیە خۆین زارە سپیەکان چین؟ 1 شەکر 2 خوێ 3 ئاردی سفر من چوارم بۆ زیاد کردەوە بەس ناوی ناڵێم ئەوی شتێکی سپیە زۆر لە ماڵەکانمانە هەیە هەموو ڕۆژ لە تەلەڤیزیۆنەکانەوە دیعای بۆ کرێ لەسەر خوانی سفرەی زۆربەی ماڵە کوردەکان هەیە ئەوەش زەهرێکی سپیاکەتان لێ بێ زۆر وریایی بن بۆ خۆتان بچن تەحلیلەکەن هەیەکەوە بە عەقڵی خۆی لێم تێبگا ئەم جۆرە خواردنانە ئەخۆین بۆیە بینی سەحەتمان تێکچووە بۆیە بینیت بەڕاستی سبحان الله زۆر جار فەحسیشمان لە فەحسی ئومەتی محەممەد ناچێت زۆر جار فەحسەکانێتەوە بەلامە زۆر جیاوازن لەگەڵ فەحسی خەڵک هیچ تەحلیلێکیشمان بۆی نییە بۆین لەبەر ئەوەی کە ڕژێمی خواردنمان ساقاتە متفقن لەگەڵ ما خۆشەویستەکانم دێ با بە هەمومانە ئینشەڵڵا چاکیکەین بە خۆمانە بچینەوە دەرزەکانی داهاتوە جوان جۆ بگرین بزانین پێغەمبەری خواسان چی خواردووە نەک شوێن پێکانی هەڵگرینەوە شوێن دەست و لێوەکانیشی ڕاموسین
والسلام عليكم ورحمة الله وبركاته.